سڵاو خۆشەویستانم ئەمڕۆ لەگەڵ هاوکارم ڕێناز ئەرسەلان پەیامێکی دیکەی هاوڵاتیان لەنێو شاری سلێمانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی پەیامی ئەم جارشمان جێگەی دڵخۆشی و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت باز لە کارەبای مۆلیدە بکەین، باز لە نرخی ئەمپێری مۆلیدە بکەین. بەپێی ئەو داکانەی کە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی خستوێتە ڕوو بە شاری سلێمانی و شاری هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین بە تەنها بەم سێ شوێنە 530,000 بەشداربوو هەیە. ئێمە حساباتێکمان کردووە 30,000مان تەرە کردووە بۆ ئوتێل و بۆ چێشخانەکان و بۆ کۆمپانیاکان و بۆ ئەو باڵەخانە حیزبیانەی کە مۆلیدەی تایبەتی خۆیان بەکاردێنن. بەڵام بەلایانی کەمەوە 500,000 ماڵ لەم سێ شوێنەدا بەشدارە. ئەم 500,000 ماڵەش دەبێ مانگانە لە کەرتی تایبەتەوە لە مۆلیدەی ئەهلیەوە کارەبا ڕابکێشێت. هەر ماڵێک لانی کەم 2 ئەمپێری هەیە تا دەگاتە 6 ئەمپێر و 7 ئەمپێر. بەڵامیان بە کۆی گشتی هەر ماڵێک 30 ئەمپێرمان حساب کردووە بۆ ئەم 500,000 ماڵە. لەم مانگەشدا هاوڵاتیان بڕی 11,500 پارەی داوە بۆ 1 ئەمپێر کارەبا. لە هەندێک شوێن 10,500 وەرگیراوە. ئەمەشمان کردووە بە حساباتێکی تر و ڕێکمان خستووە بۆ هەر ئەمپێرێک 11,000 دینار ئەگەر حساب بکەی. ئەگەر هەر ماڵێک لەم 500,000 ماڵە مانگانە 30 ئەمپێری هەبێت دەکاتە 33,000 دینار. ئەبێ مانگانە پارەی مۆلیدە بدات. ئەم 33,000 دینارە ئەگەر کۆی کەیتەوە زەڕی 500,000 ماڵی بکەی دەکاتە 16 ملیار و 500 ملیۆن دینار. ئەگەر ئەم 16 ملیار و 500 ملیۆن دینارە بکەی بە دۆلار دەکاتە 12 ملیۆن و 292,307 دۆلار. ئەم بوجە زەبەلاحە کە لە هاوڵاتیانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین وەرگیراوە. ئەمە جگە لە ئیدارەی گەرمیان و لە هەولێر و لە دووهۆک و لە شوێنەکانی دیکە تەنها لەم سێ شوێنە ئەم بوجە زەبەلاحە وەرگیراوە. ئایا ئەی کارەبای نیشتیمانی لەم نێوەندەدا چ ڕۆڵێکی دەیە؟ ئایا حکومەت بە وەرگرتنی ئەم ڕەپارە زۆرە کە خستوێتە سەرشانی هاوڵاتیان و دەیدەن بە کاتی تایبەت ئەبێ کارەبای نیشتیمانی چه خزمەتێ بە هاوڵاتیان بکات؟ ئێمە لە هاوڵاتیان دەپرسین بزانین هاوڵاتیان سەبارەت بەم بوجە زەبەلاحە کە مانگانە ئەبێ بیدەن بە مۆلیدەکان بزانین ژیانیان چۆنە و گیرفانیان چۆنە و هەستیان چۆنە بەرامبەر بەم پارە زۆرە. ئێوەی بەڕێز بینەرمان بن ئەم ژمارانە دەخێنە ڕوو دەیخێنە پێشچاوی هاوڵاتیان با بزانین ڕاو بۆ چوونان چییە. فەرموو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەمڕۆ دەمانەوێت باز لە کارەبای مۆلیدە بکەین. دەتۆکە حکوومەتت هەبێ بێ کارە باشت هەبێت. سامن خۆم هەمارم ڕۆژی 10,000 پیاکەم. خەڵکیش من بە تەسەوری من وهایە کە گەشۆتە تینی لە توانە و تااقەتیان نەماوە. ئەمپێر 11,000 و من قۆفخان نشینم و دەدانم عاشنای حکوومەتە بەچی بیم کارەبای ڕیسینە بێت چی بکەمان ناچار پارەی مۆلیدە بێت. سڵاو دەبێت. سڵاو لە تۆ. کارەبای مۆلیدە هەیە لە ماڵەوە؟ بەڵێ. چەند ئەمپێرەیە؟ سیان. ئەم مانگە چەندە مۆلیدە بۆ هاتەوە؟ ئەمپێری 2.5. بەڵێ. یعنی 31,000 نیو. لە هەندێک شوێنی کەش ئەمپێر 11 وەرگیراوە یعنی 33,000. تۆ ئەگەر بیکە بە 11 ئەگاتە 11 وەرگیراوە کاتە 34 ئەگەر بیکە بە 11,000 کاتە 33,000. تو ئەم پارە و کە لێ وەرگیرە هەستت چۆن و پارێکی زۆر نییە؟ وەڵا زۆرە بەرەوەڵا زۆرە ئەسڵەن هەر پێویستیش ناگابی کە تۆکە حکوومەتت هەبێ بێ کارە باشت هەبێت. چەند ئەمپێرە هەیە؟ 4. ئەم مانگە چەندە کارەبای مۆلیدەدا؟ 40,000. ئەمپێری 10,000؟ 10,000. لە هەندێک شوێن دەیە، لە هەندێک شوێن 2.5 لە هەندێک شوێن 11.5. حەز ناکەی 40,000 زۆر بە 4 ئەمپێر کارەبا؟ زۆرە بەزە سەڵات چییە بەشیاڵێ. گەر ئاوا بڕوات تۆ ئەگەر کارەبای نیشتیمانی نەمێنێت و هەموو مانگە 40,000 بیت لە ساڵێکە مەبلەغێکی زۆرەکات.
12 کڕە 4 کاتە 48 ئەبێت 480,000 بەس دابنێ بۆ کارای مۆلیدا زۆر نییە زۆر زۆرە دەسەڵات نییە زۆرە تەڵان زۆرە ئەرکی تریشە لەسەر شانە پێدوانە بەمە ئەرکی زیاتر کرد لەسەر شان چۆن زیاتر نییە لە هەموو لایەک وەرکی لەسرە لە زاری کارای مۆلیدا داوە هەستە چۆن بوو وەڵا زۆر هەستە ناخۆش بیا خۆش شەکەی یاوەکو نازانم حکومەت ڕوز دەکاتەوە گەر ئەوا بڕوات پێدوانە زیاتر ئەرکی سەرشانی هاوڵاتی زیاتر بێت بێگومان بەڵێ سێم پێر هەیە بەڵێ ئەم مانگە چەندە کارای مۆلیدەیە وەڵی هێشتا پام نەداوە لەبەری کە نیمە نیتە ناوەڵە چەندە بۆ هاتبووە وەڵاهی نازانم ئەم پێری لە نێوان دەونی بۆ 11 بەڵێ لە 11,000 بێ بێ مانگە 33,000 بێت بەڵێ ئەنی نەتبوو پاری مۆلیدەکە بێت بەڵێ نەمبوو هیچ معاشش نییە یەک دەم لێرا قەنیە ئەشە ماڵەکەم تەماشای کرد کرێتیشم ئارە وەڵا لێمان ناپرسن بەڕاست فەقیرە هەموو فەقیرە من باش بە حاڵم خۆم کرێچی ومانی 200 دەم پارێشم نییە سوێن بەخوای گەورە شش عائلەیشم معاششم نییە بەلای لای الله گەر ژیان ئاوا بڕوا پێدوانی ئەرکی سەرشانی خەڵق خۆرەستر بێت زۆر خۆشتر بۆ اینجا پەنا ئەبەرین بۆی کە نازانم چی بکەین خۆشمان کوژین لای خۆش نەخبارێنە ئێنا من وام بیاتەوە بەش بە حاڵی خۆم سڵاو لەبێ سڵاو سەر چاوژانەکەم چەند ئەمپێرە کارەبا هەیە لە ماڵەوە 6 سێ خوارە و سێ سەرەوە ئەم مانگە چەندە مۆلیدەدا 69,000 ئەمپێری 11 بەڵێ هەستە چۆن بوو تۆ 69,000 تەنها بۆ 6 ئەمپێر کارەبای لێوەرگرتیت ئەمە جگەل لە کارەبای ڕیسی جگەل لە ئاوت جگەل لە مەسروفاتی ڕۆژانی خۆت و ماڵ و منداڵ و کرێخان و ئەمەشتانە هەستە چۆن بوو کاکارەبێ ڕیسی نەبێت چی بکەمان ناچار پارەی مۆلی دەبێت ئەی چی بکەین زام ناچاری بەڵام هەستە چۆن بوو وەڵی ناخۆشە کاکە لەم کاتی قێرانە بێ ئیش و بێ کار و کاسپیا زۆر زۆرە بۆ خەڵک خەڵگەی ئەتوانێت بێ خەڵگێت ناتوانێت بیا بەڕاستی یعنی چی لێ هەمووی خەتای حکوومەتە کە کارەبێ ڕیسیە بێ خەڵک پارەی مۆل دەنایە تۆ دوکانداریشی وایە بەڵێ لە دوکان چەند ئەمپێرە هەیە چوار ئەمپێر پاری 10 ئەمپێر کارەبای ماگانە ئاڕۆڵات پایدە ئەمپێرە پارەی کارەبا بێت 100,000 بێتەوە تقریبا وەڵا خۆیان لە 95,000 ئەمڕۆ دەمانەوێت باز لە کارەبای مۆلیدە بکەین کە تۆ کە حکوومەتت هەبێ بێ کارە باشت هەبێت سامن خۆم هەمانم ڕۆژی 10,000 پیاکەم خەڵکیش من بە تەسەوری من وهایە کە گەشۆتە تینی لە توانا و تااقەتیان نەماوە ئەمپێر 11,000 من قۆفخان نشینم و دەدانم معاش نای حکومەتە بەچی بیم کارەبێ ڕیسی نەبێت چی بکەمان ناچار پارەی مۆلی دەبێت سڵاو لەبێ عەلەیکوم سەلام سەر چاوم سڵاو جەنابیشتان ئەم کارەبای بەڕێز مۆلیدیان ڕیسیە ڕێسیشمان تەمان هەیە وەکو هەموو کەسێک مۆلی دەشمان هەیە چەند ئەمپێرە هەیە لە دوکان 2 ئەمپێرم هەیە مانگی چەندەی مانگەکان وەک یەکنین وەک یەکنین مانگی ئەوتۆ هەیە کەمە مانگی ئەوتۆ هەیە زیاد لە ماڵەوە چەند ئەمپێرە هەیە لە ماڵەوە ئێمە وەکو بڵین 2 ماڵ تقریبا هەر یەک عایلە بەس 2 خەتی جیاوازمان هەیە 2 هینمان هەیە 2 بەشمان هەیە بە جیاواز 3 ئەمپێر بە 4 ئەمپێر ماڵەوە 7 ئەمپێر 7 ئەمپێر بەڵێ ئەمپێری چەندەدا ئەم مانگە ئەم مانگە ئێشتا نهاتۆتەوە بەس مانگی پێشوو 10,500 نەرممە ئەم مانگە ناتۆ ئەم مانگە کە ئەوەی خەڵک داوێتی لە نێوان 10,500 بۆ 11,500دا ئەگەر بە کۆی گشتی کۆی کەیتۆ دەکاتە 11,000 معدل تقریبا بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی بەپێی ئەو داتانەی کە دەخێنە ڕوو بۆ شاری سلێمانی بۆ شاری هەڵەبجە بۆ ئیداری ڕاپەڕین تەنها بەم سێ شوێنە بێژگە لە شوێنەکانی دیکە 530,000 بەشداربوویان واتە 530,000 ساعتیان بەستۆ بۆ خەڵک ئەگەر 30,000 لێ دەکەیت بۆ شوێنە گشتەکان کە خۆیان موریدی خۆیان بەکاردێنن 500,000 ساعتی منێتەوە بۆ هاوڵاتیانی ڕەشۆڕۆت باشە ئەگەر هەر ماڵێک 3 ئەمپێر کارەبای هەبێت بە گشتی بە کۆی گشتی کە دەکاتە 33,000 ئەم پارێک کۆکەیتەوە لە مانگەیە کاتە 16 ملیار و 500 ملیۆن دلار ئەگەر بکەی بە دەفتەرەکاتە 1296 دەفتەر و 230 دلار ئەم داهاتە کە لەم مانگەیە لە خەڵک وەرگیرەوە داهاتێکی زەبەلاح نییە گەلێ زەبەلاحە زۆر زەبەلاحە و خەڵکیش من بە تەسەوری من وهایە کە گەشۆتە تینی لە توانا و تااقەتیان نەماوە کە ئەبین و ملاحەزاکەم حاجیگان چۆنی
شکر باشی نانەکڕیوە بەڵێ قوربانێ بم یاڕەبی نۆشی گیانە بێ یا خۆمیەوەی بیم. ڕۆژانە بایی چەند نانەکڕی وەڵی من لە ماڵەوە نانەکەنەوەی ڕاستی بێت ئەگەر بیکەم ڕۆژی بای 1500 دینار ئەرۆڕە حاجی تۆ لە ماڵەوە چەند ئەمپێر کارەبای مۆلیدە و هەیە قوربانم چوار بەڵێ ئەم مانگە چەندە پارەیە وڵی مانگی ئەمپێری 11500 نێسەنم 6,000 نێسەنم بۆ 4 ئەمپێر بۆ 4 ئەمپێر بەڕێوەبەرایەتی لە قەرەتۆغانە بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی ڕایگەیان ئەڵێ 530,000 بەشدار بوومان هەیە باشە 530,000 بەشدار بوو بۆ شاری سلێمانی شاری هەڵەبجەی شەهید بۆ ئیداری ڕاپەڕین ئەمە بەزەم سێ شوێنە 30,000 لێ دەرکە بۆ شوێنە گشتەکان کە خۆیان کارەبای مۆلیدەی خۆیان هەیە 500,000 ئەمێنێتەوە بۆ ماڵەکان ئەم 500,000 ئەگەر هەر ماڵێک 30 ئەمپێریشیە بێت ئەکاتە 33,000 مانگی ئەگەر مانگی یەکی ئەمپێری 11,000 جۆرگیت باشە بودجەکە ئەگەر کۆیکەیتەوە لە یەک مانگە ئەکاتە 16 ملیار و 500 میلیۆن دینار ئەگەر ئەمە برێ بە دارەی کارەبا و کارەبا بۆ خەڵکە بیکەن بە بیدەمپێری خۆ بیدەمپێری باشە بۆ ماڵان هەتا حەدێک لە باری یعنی لە شانی هاوڵاتی کەم ناکاتەوە قوربانم من ئەم توان لێواکەم بۆ حکوومەتی هەرێم ئەمە ناکات ئێمەش ئەم پرسیارە ئەکەین لە تۆی هاوڵات وەڵی من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان باری شانی خەڵکی هاوڵاتی فەقیر وەژار تو بکات ئەمپێری 11,000 من خۆبخان نشینم ئەو دەدانم عاش نای حکوومەتە بەچی بیم منەوە بۆدەم باشە خەڵکە هەموویوانیە ئەم کارەبا ڕێسیا مۆلیدەیە بەڕێسیە لە دوکان مۆلیدە و هەیە بەڵێ هەموو چەند ئەمپێرێ 4 ئەمپێر ئەی لە ماڵەوە 6 لەکوێ دانیشی برای محمود ئەم مانگە کە 6 ئەمپێر کارەباتێ چەندە کرێی کارەبای مۆلیدە بۆ هاتەوە وڵی نازانم تا ئێستا 6 ئەمپێر 69 کاگەر 11 نیبێ وایە مە نادوێتەوەی تر نازانم چەنە بە زۆزانم لەو دەورایە تۆ 6 ئەمپێر هەیە لە ماڵەوە ئەگەر 11 حساب بکەی 69,000ەکە ئەمە زۆر نییە بۆ تەنها ماڵێ بۆ 6 ئەمپێر کە ڕەنگە ئەوەندەش زۆر نەبێت کە بتوانانی بەدڵی خۆت شتەکان هەڵکەی چۆن زۆر نییە بەرە وڵا زۆر زۆرە بۆم بۆ کارەبای مۆلیدە و هەیە بەڵێ چەند ئەمپێرە هەیە لە ماڵەوە 2 بەڵێ ئەم مانگە چەندە کرێی مۆلیدەدا 11 ئەمپێر 11 بەڵێ 22,000 بەڵێ لە هەندێک شوێن ئەمپێری 11 وەرگیراوە لە هەندێک شوێن دەونی و لە هەندێک شوێن 11 وەرگیراوە بەڵام بەگشتی ئەگەر 11,000 حساب بکەیت لەم مانگەیە بە سلێمانی بە هەڵەبجە بە ئیداری ڕاپەڕین بەم سێ شوێنە 16 ملیار و 500 میلیۆن دینارە لە خەڵک وەرگرتووە ئەکاتە 1296 دەفتەر و 230 دلار ئایا ئەم داهاتە زەبەلاحنی لە خەڵکی وەرگرن داوا قسێک نییە دووجاری بکەیت ئێمە زیاتر بەردەوام دەبین زیاتر لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆ دەکەین و لیان دەپرسین بابزانی سەبارەت بە ئەمپێری کارەبا و بە کارەبای کەرتی تایبەت چ قسەیەکیان هەیە و چه هەستێکیان هەیە لەم مانگەدا کە ئەوەندە پارەیان داوە بە کەرتی تایبەت لەگەڵمانە بن ئەمڕۆ دەمانەوێت باز لە کارەبای مۆلیدە بکەین کە تۆ کە حکوومەتت هەبێ بێ کارە باشە دەبێت سامن خۆم هەمانم ڕۆژی 10,000 پیاکەم خەڵکیش من بە تەسەوری من وهایە کە گەشۆتە تینی لە توانا و تااقەتیان نەماوە ئەمپێری 11,000 من خۆبخان نشینم ئەو دەدانم عاش نای حکوومەتە بەچی بیم کە کارەبێ ڕێسی نەبێت چی بکردمان ناچار پارەی مۆلی دەبێت بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی بەپی ئەو داتانێکی ئەوانەیدەن 530,000 بەشدار بوو هەیە واتە 530,000 ساعت بۆ خەڵک بەسراوە لە شاری هەڵەبجە لە ئیداری ڕاپەڕین لە ناو شاری سلێمانی لەم سێ شوێنە ئەگەر 30,000 دەرکەی بۆ شوێنە گشتیەکان 500,000 بەلانی کەمێنێتەوە بۆ هاوڵاتی ئەگەر هەر ماڵە 30 ئەمپێری هەبێت ئەمپێری 11,000 وەرگیرە 33,000 کات ئەگەر ئەم داهاتە کۆکەیتەوە بۆ تەنها ئەم مانگە ئەکاتە 16 ملیار و 500 میلیۆن دینار ئەکاتە 1292 دەفتەر و 230 دلار ئەم داهاتە زەبەلاحنێک کە لە هاوڵاتی تەنها لە یەک مانگا وەرگیراوە بەرەوەڵە زۆر زۆرە گر ئاوا بڕات کارەبای نیشتیمانی ڕۆڵی خۆی نەگەڕێت کەرتی تایبەتی ئاوا بێت پێدوانیە 12 مانگە خەڵک 12 سیفسێی بات و ئەرکی سەرشانی زیاتر قورس بێ با تاوان قورسرێ چەند ئەمپێرە هەیە وەڵا سیار
ئەم مانگە کرێ مۆلیدە داوە بەڵێ چەند هەزارەدا ئەمپێر 11000 بەڵێ 33,000 داوە بەڵێ ئێمە ژمارە بە تۆڵەڵێ بەلایانی کەمەوە لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیانە عفو ئیدارەی ڕاپەڕینە لەم سێ شوێنە سلێمانی ئیدارەی ڕاپەڕین هەڵەبجە 500,000 بەشداربووی ماڵان هەیە ئەگەر هەر ماڵێک 30 ئەمپێری هەبێت 33,000 وەرگیرە بێ مانگە دەکاتە 16 ملیار و 500 ملیۆن دینار بیکێ بە دۆلار دەکاتە 1296 دەفتەر و 230 دلار ئەم دەهاتە زەبەلاهنیە لە خەڵک وەرگیرەوە بەڵێ وایە زۆرە چونکە خەڵگەیە پارەی پێ نییە خەڵگەی ئیشی نیە خەڵگەی پارەی پێ نییە خەڵگەی کاری نییە خەڵگەی نەوتی نییە سا من خۆم هەمانم ڕۆژی 10,000 پیاکەم ئەمانگە 33,000 ماوە هەستت چۆن حەسم ناخۆش بوو ئەی کارەبای ڕئیسیش وایە نە مەصروفاتی تر کرێچێتی مەصروفاتی وەک سوپاس بەخوا کرێکی نیم بەس هەر ڕۆژانەش هەر خۆم لە بازار کە هەمانم ئیشەکەم پارەم پێ نیە کاکە پای ناخوادەمان پێ نیە ئەگەر ئاوا بەم جۆرە بڕوات پێدوانیە کارەبای نیشتیمانی تر نەمێنێ هەی بێ بەکاتی تایبەت و ئەرکێکی زیاتر گەورە لەسەر شانی توی هاوڵاتی با تاکید بە کەواتە ئەرکەکان زیاد ئای چۆن زیادەکە هیوای ئێستا من خانی خۆمە هیوای خانی خۆی نییە کرێ چییە معاشی نییە معاشەکەی ملیۆنێ بۆ بە 400,000 ئەی بە چی بیە وایە نە حەو ئەمپێرەیە لە ماڵەوە حەودەیی 7,000 حەوهەزاری هەیە ئەمە 7,000 تۆ بێ بەلایانی کەەوە 11,000 بێ ئەبێ 7,000 ئەم مانگە بەس تەنها بۆ کارەبای مۆلیدا ئەمە ئەرکی سەرشانی تۆ قورس ناکە قورسی کردووە بە تاکید و زۆربەی کەسیش کە قسەم لەگەڵا کردو ڕەفیق و دۆست و برادر هەر بەلایەوە شتێکی قورسە بەلایەوە قورسە گەر ئاوا بڕوات پێدوانیە ئیتر حکومەت باکی بە خەڵک نەبێ و واز لە کارەبای نیشتیمانی بێنێ و بیار دەستکاری تایبەت ئەو کاتە پێدوانیە زیاتر ئەرکی سەرشانی خەڵک قورس بێت لە 12 مانگەکەی ئەبێ 12,000 بە زۆر چاک دیارە ئاشکرایە وازەحە کە ئەگەر ئیتیمان بە خەڵکی بدێ بەو شەوەیە ئەو زەختە ناخرێتە سەر خەڵکی کە خەڵکی لە توانە و تەحاملیانێ خەڵکی شەموو وەک یەک نییە یەک ئاز نییە هەیە بەلایەوە زۆر گرانە کەسابەتی نییە بە تەئکید ئەگەر مەبەستی ئەوە بواە ئەرکی سەرشانی خەڵکی سوور کردایە نەیەکرد بە کەرتی تایبەتی و بەم شێوەیە زەختی ناخسە سەر میلەت ئەگەر حکوومەت کارەبا و نەوت بەم خەڵکە خەڵگەم پارێزە بەلاحەنایە ئەوی شەرۆک و دزیەکانی کای خەنەسە زیەکانی کە و بۆ خۆیانە ڕۆبەڕاستی هیچ کێشەیەکێت چی لێ گەر ئاوا بڕوات کارەبا هەر بێتە کەرسی تایبەت و یاخود بێتە مۆلیدەی ئەهلی ئیتر کارەبای نیشتیمانی چه ئەرکێکی لەسەر شانە بێنێت چه ڕۆڵێکی مێنێت چه خزمەتێکە وەکو ئەو ژێن بەکەی تایبەت ئەکەن بە دووقاو سەقە لەسەر میلەتە و ئەو ژەوەکو نەوتەکە و وەکو شتەکانی کە هەڵەگرن بۆ خۆیان وش بێت ئەبێ بە دزیەکی تاو بۆ خۆیان هەڵەگرن و تاو ئیتر طبعا هەرکەکان زیاترە بێ لەسەر هاوڵاتی خۆ بۆ خۆیان طبعا بەتاشی ئەکەتەوە کە هەموو شتێک بدرێ بەکەی تایبەت پارەکە زیاگە لەسەر میلەتی لەسەر فەقیر وەژارەکە زیاکە بەتاشیت ئەی چۆن ئەوش بێ بەقەیە لەشکەوە میلەتە بەڕاستی جاکۆگاکەم ئەمان 25 ساڵەمە هیچیانە 25 ساڵە دزی لەم میلەتاکەن و ئەم میلەتا چۆسێنەوە تەوەەر پیشیانە ئەم قێرانە سەر خۆیان دروستیان کردو تۆ هەستت چۆن بکە ئەو پارە زۆران لێوەرگرتی تەنها بۆ مۆلیدا ئەمە جگە لە مەصروفاتی تر جگە لە کارەبای ڕئیسی جگە لە ئاو جگە لە پێداویستی ڕۆژانە جاگاکە چیەکە لەگەڵ ئەمانای چی پێ لەگەڵ ئەمانای شتێ ناکرێت ئەگەر کارەبا بەم جۆرە بڕوا پێدوانی هەمی بێ بە کەرتی تایبەت و ئیتر زیاتر ئەرکی سەرشانی هاوڵاتی خۆرس بێت چی دەروای لەکەن بە تاچی دەکەن بە کەرتی تایبەت و بۆی کە هەموو مانگیش پارەکە لەولۆ خەڵکە وەرگرن ئەمڕۆ دەمانەوێت باز لە کارەبای مۆلیدە بکەین کە تۆ کە حکوومەتت هەبێ بێ کارە باشت هەبێ سا من خۆم هەمانم ڕۆژی